نرخەکی پێوانەی تۆمار کرد لە مێژووی خۆیدا 520,000 دینار. دۆستی خۆمێ برادری خۆمەیە پرۆسی هەسەرگیریان کردووە ڕاوەستانێ و چاوەڕێ دەکەن زێردا بەزێک کەچی زێرها بەرز دەبێتەوە ئێستا. کچەکانمان داواکاری زێڕی کەم بکەنەوە بۆەوەی پرۆسە هاوسەرگیری بەرەو پێش بچی. ئەمڕۆ زێڕ نرخەکی پێوانەی تۆمار کرد لە مێژووی خۆیدا 520,000 دینار. یان ئەم نرخەکی نوێ لە سەری زێڕ. لەبەرەوەی ئەو گۆڕانکارە جیهانیانێک کە ئێستا لە جیهان ڕوودەدا مەسەلەن شەڕی ئۆکرانیا و رووسیا کاریگەری خۆیە غەزە و ئیسرائیل وەروەها و کاری ناو خۆمان پێشبین دەکەین زێر بەرەو گرانتر بڕوا بەرز بیتەوە. بەدرنیاییەوە زۆر کاریگەری لەسەر پرۆسەی هاوسەرگیری کردووە بەرەو لاوەزی ڕۆیە تووچی داهاتی مای خەلکی کوردستان دیاری کراوە و زێڕ نرخی زۆر بەرز بووە بە بەراورد بە ساڵانی داهاتوو بوویتە 3 قات زیاتر. بۆ نمونە کابراایەک ئەگەر 20 مسقال زێڕی بکڕی باوی 6 میلیۆن بووە ئێستا باوی 13 میلیۆنە و 14 میلیۆنە و 12 میلیۆنە. وەڵی من شتێک بە جەنابە دەڵێم دەرێم بە دوو وشە جواب دەدەمەوە. زێر باشترە لە پارە هەموو کات و زەمان و سەردەمێک. کەمەربەندی پێدرێن قایشی زێڕە عاشق بەندە گۆبەرێ ئەوانە گرانن. نرخەکەی مەسەلەن وەزنەکەی چیلۆیەکە دەکات 200 مسقال باوی 7 دەفتەرە و 8 دەفتەر دۆلارە بڵێ هەیە بەس ئەمانە کەمن بەڕاستی یعنی ئێستا دیاردەکە کەم بۆتە لەبەرەوەی پرۆسەسگیری لاواز بوو زێگرامە بەرامبەر بە دیناری عراقی. کاردێچکە پەیدا بووم زۆر پرۆسی هاوسەرگیری ئێستا من دۆستی خۆمێ برادری خۆمەیە پرۆسی هاوسەرگیریان کردووە ڕاوەستانێ و چاوەڕێ دەکەن زێردا بەزێک کەچی زێرها بەرز دەبێتەوە ئێستا. کچەکانمان داواکاری زێڕی کەم بکەنەوە بۆەوەی پرۆسە هاوسەرگیری بەرەو پێش بچی. ئەوەی داوای 100 مسقالکە بابیکەتە 50 ئەوەی 50 بابێتە 20 ئەوەی 20 بابێتە 10 بەشک و پرۆسە هاوسەرگیری بەرەو پێش بچیت.